بەیانی ڕۆژی چوارشەممە بنکە و بارەگاکانی حیزبی دیموکرات لە کۆیە با چلم و شەک و درۆنی بۆمب ڕێژکراو لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کرانە ئامانج. قایمقامی قەزای کۆیش ئاماژە بۆ دەکات بەهۆی هێرشەکانەوە 5 کەس گیانیان لەدەستداوە و 18 کەسی تریش بریندار بوونە. زانیارێکە ئەوەیە لە 25 دقە بەردوبانەکە دەستی پێکرد زیاتر بە درۆن بووە ئەوەی کە هەیە 22 موقعی مشک باران کردووە بەو ساڵۆغانە 18 بریندار و 4 شەهید هەیە کە لەو بریندارانە دوانیان باری تەندروستانە جێگر بڕوانەی هەولێر کران و ئەوانە تری چارەسەریان بۆ کراوە باری تەندروستانە سات جێگرا. لەناو بریندارەکانش 2 مێری منداڵ هەیە کە تەڵەبەن و بریندارەکانی چارەسەریان بۆ کراوە. بۆردمانەکان قوتابخانەی ڕۆژهەڵاتیشی گرتەوە بەو هۆیشەوە چەند قوتابیەک بریندار بوون و زیانی زۆریش بربەشێک لە قوتابخانەکە کەوتووە. مامۆستەکان وتیان ژوورە بە وێت نەکەوێ مش چوم لە پڕا لە پشتەوە مێم کەوت چوشەوە پشتم کەوت ئەو دەم لاینەوەی بریندار بوونە لای مامۆستەکان بەڵێ سلامەتن بەداخەوە شەهیدیشمان هەیە و برینداریشمان هەیە و زۆر تەبیعیە ژن و منداڵ چوون لە کەمپەکانی داوە لە مەکتەبی منداڵانی داوە لە خستخانەی داوە لە شوێنە مەدەنیەکانی داوە زۆر تەبیعیە ئەو کەسانی برینداریش نەبوونە ترساون ئازاریان پێگەیشتووە. ئێمە کە دوور بووینەتەوە لە سنوورەکانی خۆمان لە وڵاتی خۆمان لە بەستەروەلی هەرێمی کوردستانە بەڵام ئەو خاچی پێشێلی سەروەلی خاچی هەرێمی کوردستانی کردووە ئەو قەتڵحامی ژن و منداڵی کردو ئەو لە پێشدا قەسبەکەی لە نێو ژن و منداڵی کرد لێ پێشدا ژنێک شەهید بوو لە پێشدانەوە منداڵ بریندار بوون لە پێشدا چەند ماڵەکان ڕوخان لە پێشدا ژنە شەهید بریندار بوو دایکی شەهید بریندار بوو لە پێشدا کەسێک کە 2 هەفتە نابژنی مارەکەەوە شەهید بوو باش ئەو گوناحیوانە چێ ئەوانە جوانن. هێرشی چڕی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بارەگای حیزبە ئۆپۆزیسیۆنە کوردیەکانی ئێران لە ناوخاچی هەرێمی کوردستان بە پاساوی ئەوەیە کە ئەو حیزبانە دەستیان لە خۆپیشاندانەکانی ئەم دوایەی ئێراندا هەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کۆیە.